ڕۆژی ڕاگەیاندنی جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤە با بڕوای چاودێران لە هەرێمی کوردستاندا بەهۆی قەیرانی داراییەوە هاوڵاتیان تەنانەت دەرفەتی مافی ژیانی ئاسایشیان بۆ نەماوەتەوە. نووسینگەی سلێمانی دەستەی سەربەخۆی مافەکانی مرۆڤیش ڕای دەگەێنێت پێشێلکردنی مافەکانی مرۆڤ لە ئاسێکی باڵادایە و ڕۆژانە هاوڵاتیان ڕوبەڕووی دەیان جۆر پێشێلکاری دەبنەوە کە سەرەکیترینیان برسیکردن و پێنەدانی موچەی ماگانەیانە. یارە پێشێلکارێکی گەورە دروست بووە لە عێراق بە تایبەتی لە هەرێمی کوردستانە. ئەوروها ئەو بارودۆخە ئابووری کە ئێستا ڕووی لە هەرێم کردووە بارودۆخێکە کە نەهەموارە کە هەموو خەڵک ئەناڵێنێ بەدەستیەوە بەڕاستی بە تایبەتی لە ئێستا پێم وایە گەورەترین پێشێلکاریە کە مافی ژیانی خەڵک لە خەڵک بسەنرێتەوە لە مامۆستایان لە موچەخۆران یا لەسەر جەم کۆمەڵانی خەڵکی کوردستان کە بڕینی موچەی خەڵک قوتی خەڵک بۆتە گەورەترین کاریگەر لەسەر ژیانی خەڵک و هەتا لە ڕووی سیاسی با بڵێن کەوەکو من بۆ پێم وایە کە لە ڕووی سیاسی ئەمە دروستکرا بوو سەرەتا بەڵێ ئێستا بۆتە واقع بەڵام لە سەرەتا دروستکرا بوو. هاوڵاتیانی هەرێم دەپرسن ئاخۆ مافی مرۆڤ چ واتایەکی هەبێت لە سای حکوومەتێکدا کە ماوەی 26 ساڵە مافە سەرەتایەکانی هاوڵاتیان لە خوێندن و خزمەتگوزاری تەندروستی و دەرفەتی کار و ئاو کارەبای نیشتیمانی دەستەبەر نەکردووە لە بەرامبەردا بەردەوام کاری بۆ سەرکوتکردن و خەفەکردنی دەنگی ئازاد و ئازادی ڕادەربڕین کردووە. سەرڕای ئەوانەش بەهۆی شکست و بەدەستەوەدانی نیوەی خاکی کوردستانەوە کەرامەتی تاکی کوردی شکێنراوە و بە هەزاران هاوڵاتی کوردی ناوچەکانی کەرکووک و خورماتوو ناچار بە ئاوارە بوون کراون. ڕێز لە ڕۆژنامە نووس ناگیرێ، ڕێز لە ڕای جیاواز ناگیرێ، ڕێز لە مافی مرۆڤ هەر زۆر ڕێز دەکەم ئەندامان ناگیرێکەوە مافی مرۆڤە لە هەموو چینەکانی تر ڕێز لەو فەرمانبەر و خانە نیشینانەی کە ئەم وڵاتیان دروست کرد کە ئەوانە لە شاخەوات نەخوارەوە پیان گیانن گەیشت نەخۆمە هەمووشیشانە بیرچوانێ. چاوەکەم کە قانون نەبوو مافەکانی مرۆڤ هەمووی پێشێلەکرێت کۆمپلێت. من وای لێ تێگەیشتوم لێرەش قانون بە هیچ شێوەیە وجودی نییە لە هیچ بوارێکە لە هیچ بوارێکە. و من ئەتوان بڵم هەر بە درێژایی مێژووی کورد کێشەیە بووە ئەویش نەبوونی ماف بووە ئیتر هەموو مافێک لە مافی سەرەتایی و دەست پێک هاتە مافە زۆر گشتیەکان بۆ نمونە ئێستا ڕۆژانە مەشغوڵی زۆر شتی سادەین کە هەمومان بۆ نمونە شەوان کارەبانی و بچی لای شەحن کڕی بۆی پولیگە یا مەسەلە مۆبایلەکە بەجێ نێڵی بە شەحنەوە بەشتی بەسیتەوە مەشغوڵکراین و بۆ نمونە مەعاش دەبڕێ مەسەلەن ژیانە ناهێڵێت ئەوانە ژوالێگا بیرکردنەوە بۆ سێگە بیرکردنەوە شوەستا ناتوانیت تۆ کۆمەڵێک شت هەیە تەرکیزێ بچێتە سەری بە تایبەتی وەکو خۆتان هەڵێن باسی مافی مرۆڤ بگەن. بە پێی راپۆرتەکانی ڕێکخراوی نەتەوەی گرتووەکان عێراق و هەرێمی کوردستان لە ڕیزبەندی یەکەمی ئەو وڵاتانەدا دێن کە مافەکانی مرۆڤی تێدا پێشێل دەکرێت. ئەوەش ناوبانگی هەرێمی کوردستانی لە سەراسی نێودەوڵەتی لەکەدار کردووە. لە بەرامبەریشدا دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان تەنها کاریان لەسەر ڕەتکردنەوەی ئەو راپۆرتانە کردووە. هاوکات بە پێی ئامارەکانیش ساڵ لە دوای ساڵ ڕێژە و شێوازی پێشێلکاری مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستاندا ڕووی لە بەرزبوونەوە کردووە. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.